کەژاڵخان ئێمە باسی راپۆرتێکی ئەمنستی ئینتەرناشنال دەکەین کە باسی پێشیلی مافی مرۆڤ لە ئێران دەکاتن. حەزم دەکرد بزانم ئەو راپۆرتت بینی، ئایا ڕاستی راپۆرتەکان یان راپۆرتەکە یان کاردانەوەی ڕاستی ڕووداوەکانی ناو ئێرانە، پێشەلیەکانی ناو ئێرانە یان زیاترن پێشەلیەکان؟ ئەو کاتتان باش دیارە من راپۆرتەکەم بینی بە وردیش چاوم پەداخشان. ئەو راپۆرتە بەشی هەرە زۆری پێشێلکردنی مافەکانی مافی مرۆڤ لە ئێران دەستنیشان دەکات، زۆر بەوردی باسی زۆر بەشی ئەو پێشێلکارانە دەکات، بە تایبەتی لەسەر مافی تاکی ژن یا نەتەوەکانی دیکە یا ئاینەکان و هەروەها مافە سینفەکان. دیارە ئەو راپۆرتە بەگشتی باسی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران دەکا، بەڵام ئەگە بەوردی تر بچینە نێوی زۆر شتی دیکە هەیە کە دەتوانین لی زیاد بکەین. یعنی بە زمانێکی دیکە دەتوانم بڵێم ئەوەی کە لەو راپۆرتە داهاتۆ بەشی گشتی و سەرەکیەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ. باشە، من حەز دەکەم باسی پێشیلەکان بکەم لە کاتی شۆڕەشی ژینە ئامینیدا و بە تایبەتیش گرتن و کوشتنی خەڵک و تەقاکردن لە خەڵکە و چەند ڕۆژی ڕابردووە خۆمان دەنگ و باسمان بیستووە سەبارەت بە ئەدامکردنی 8 کەس لە ورمێ. تا چەندی ڕاستە ڕاست نییە، بەڵام حەز دەکەم پێشێلیەکان کە هەندێک لە راپۆرتەکەدا نەهاتوون لە کاتی شۆڕەشی ژینە ئامینی. ئەو شتێکە من پێم وایە دەو راپۆرتەیدا بە وردی باسی نەکراوە، ئەویش لەسەر مەسەلەی نەتەوەکانە. لە ماوەی شۆڕشی ژینا لە دوای 25 خەرمانانی 1401 یا باوەتەیەکی دیکە 16 سپتامبری 2022 کە خەڵک بە دژی کۆماری ئیسلامی ڕژانە سەرشەقام و بە دژی کوشتنی ژینای ئەمینی لەوێدا دیتمان کە چ جیاوازکاری هەیەکە لە بینی ئەو بربەرەکانەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی تەنانەت دەگەڵ دژبەرانی خۆی دەیکا. دیتمان کە لە شەقامەکانی کوردستان و بەلوچستان خەڵک بە گولەی ڕاستە و خۆی تفەنگەکان دەکوژرێ، بەڵام لە شارەکانی دیکە زۆر جاران بەشتی ساتمەیی و یا ئاو پێداکردن و یا زۆر ڕێگای دیکە. ئەگەر بمەوێ باسیەوەی بکەم بۆ نمونە لە جەرایانی شۆڕشی ژینایدا لە تەواوی ئێران بەپێی ئەو ئامارانەی کە دەڵێن 479 کەس گیانیان لەدەستداوە لەو ماوەیەیدا، دیارەوە هەتاکو ئاخری 2022 لەوەی کە 436 کەسیان پیا و بۆ 43 کەسیان ژنە، بەڵام لە سەرجەمی وانە 136 کوردی تێدایە و 130 بەلوچی تێدایە، یعنی زیاتر لە نیوەی لە کورد و بەلوچەکانە. کاژاڵ خانم لە کۆتاییدا وەختەکەمان زۆر کەمە، خۆ دەزانی کێشەیەکی تەکنیکیمان هەبوو، وەختەکەمان چوو دەمیست هەموو ساڵێکە ئەم راپۆرتانە دەرەچن، راپۆرتی ئەمنستی ئینتەرناشنال یانش ئەوەی وەزارەتی درەوەی ئەمریکا. من ئەو پرسیارە لە هەموو میوانەکان دەکەم، ئایا ئەو وڵاتانە ئێستا نمونەی ئێرانە، جاران تورکیا بۆ عێراق سووریا هەمووڵ، ئەم ئێران ئێستا نیگەرانە لەسەر راپۆرتێکی بەو شێوەیە خەمیتی یان نا؟ بە بڕوای من ئێران نیگەرانە، بەڵام ئێران بە پیشەی هەمیشەیی خۆی دەیهەوێ بڵێ کە ئەو راپۆرتانە ڕاست نین، ئەو راپۆرتانە جگایان نەیە، ئەمن لە نێو خەڵکی خۆمدا جگامەیە و من پێشێلکاری مافی مرۆڤ ناکەم وەکو پیشەی هەموو دیکتاتۆرێکە. ئێرانیش بێبەری نییە لەو شێوە هەڵوێستانە، بۆیە ئەو دەتوانێ بڵێ ڕازنەیە یا دەتوانێ بڵێ ئەو شتانە ڕووی نەداوە، بەڵام ئێمە ڕاستەکان لە ئێران دەزانین، ئێمە خەڵکی ئەو وڵاتین، ئێمە دانیشتوی ئەو وڵاتین، بنەماڵەمان هەیە لە وڵاتی و لە جەرایانی شۆڕشی ژینادا بە ئەشکرا دیتمان کە پێشێلکاری نەتەنیا پێشێلکاری مافی مرۆڤ، تەنان کوشتنی ئینسانەکان بەدەستی ڕژیمێکی وەک کۆماری ئیسلامی چەندە حاسانە و چەندە بەترە زەوکاری دەکات. بەڵێ کەژەڵ خان دیسان تۆ باسی کەمینە نەتەوەیی و ئاینیەکان کرد کە ڕوبەڕووی جیاوازی زۆر دەبن، بەڵام لە راپۆرتەکەدا چینێک هەیە کە باسەکرێت زۆربەی جار خەڵکی ڕۆژهەڵاتکردن و هەر باسیش بکەن، ئەویش هاوڕەگەزخوازانن کە راپۆرتەکە دەڵێ ژنان و هاوڕەگەزخوازان لە ئێران ڕاستی ئەو هەموو پێشیریە دەبن زیاترش. تۆ چی لەسەر ئەمە چی دەڵێ؟
بەڵێ ئەوە ڕاستە کە بەڕێوبەری شۆڕشی ژنانن هەروەک لە شوعارەکەی دیارە ژن ژیان ئازادی کە بە کوشتنی ژینە ئەمینێ دەستی پێکرد ئەوە لەوەی هیچ کەس ناتوانێت حاشا بکە کە لەوەی کە ژن چینی ئەسڵی و تۆژی ئەسڵی ئەو شۆڕشەیە بەڵام دەگەڵ ئەوەشدا حاشا لەوەی ناکرێ کە ژن لە ئێرانی ئەو تۆژەیە کە دووقات و سێقات دەچەوسێتەوە ئەو یا لەبەر ئەوەی کە هاوڵاتی ئێرانی ناچێتەوە لەبەر کە ژنیشە یعنی لەباری ڕگای پێ نادرێت بۆ هاوڕەگەز خوازان لە ژنانیش خراپتر کەژەڵخان بەداخەوە زیاتر دەرفەمانەداتی کەژاڵ حاجی عباسی پسپۆری کاروباری کۆمەڵاتی لە ژنێف سوێسرا لەگەڵ مامۆ سوپاس.